برئیس جناب سروک بارزانی، برئیس جناب دکتر برهم سروک کماری عراق فدرال، برئیس محمد حلبوسی سروکی پارلمان عراق، برئیس مولود چاوشوغلو وزیری دروی ترکیه، برئیس سامر صبحان وزیری دولت سعودیه بو کاروباری کنداو، برئیس سروکی پارلمان کردستان، برئیسان بالویزانی ولاتان لعراق، دیپلماتکاران، سرکرده و سیاستمداران و لاین سیاسیکان، میوانان و آماده‌بوانی خوشویست لعراق لبغدا که تشریفتان هنا و هموتان بخیر بن. روشتان باش. مایه خوشحالیمه که امرو هموتان لیرن و لو رو رسمه دا لگل ایمه بجدارن. برایزان سروکی پارلمانی کردستان و اندامانی پارلمان نوێنەرانی گەلی هەرێمی کوردستان بەگشت ڕەنگ و بیر و بۆچوونەکانیانەوە سوپاس کە ئێوە وەک نوێنەرانی گەل دەنگتاندا بە هەڵبژاردنم وەک سەرۆکی هەرێم بۆ 4 ساڵی داهاتوو. سوپاس بۆ هەمووتان، سوپاس بۆ ئەوانەی دەنگیاندا، ئەوانەی دەنگیان نەدا، ئەوانەی ڕۆژی دەنگدان نەچوونە پەرلەمان. سوپاسی هەر هەمووتان دەکەم. هەر یەک لە ئێوە بەخواستی خۆی و بە نوێنەرایەتی دەنگدەر لەسەر ڕاستپاردەی ئەو حیزبە کە نوێنەرایەتی دەکەن لە پەرلەمان ماف و ئەرکی دیموکراسی خۆتان پیادە کرد. لەم کاتەدا گەورەترین دەستکەوت بەردەوامبوونی خودی پرۆسەی دیموکراسیە لە هەرێمی کوردستاندا. سوپاس کە متمانەتان پێدام. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە کاتی خۆ ئامادەکردن بۆ ئەم ئەرکە نوێیە گەلێک یادی خۆش و ناخۆش دێنەوە بیرمان. هەندێک ڕوودا و دوورن بەڵام لە هەستی مرۆڤایەتیماندا خۆیان چەسپاندووە و بە ئاسانی لەبیر ناکرێن. لەبیریان ناکەین تا لێیان فێر ببین. هەندێ ڕوودا و هێندە نوێن هێشتا خۆشی و ناخۆشیان لەگەڵ هەست و هزر و کاری ڕۆژانەماندایە. خۆیان تێکەڵ دەکەن. ناخۆشترین یادی نوێ هێرشی درندانەی داعش بوو بۆ سەر چەندین شار و شارۆچکە و گوندی هەرێمی کوردستان و عێراق. شێوازی کوشتاری ترۆریستانی داعش هەمومانی تۆشی شۆکێکی بێوێنە کرد. دنیای هەژاند. زۆر کەس پێشبینی درندەیی لەو جۆرەی نەدەکرد. زۆر کەس بڕوایان نەدەکرد کە لە سەدەی 21دا هێزی تاریک پەرستی و دەستی بچێتە ئەو هەموو درندەیە و ئەم هەموو تاوانە. بۆ ماوەیەکی کورت لەوە دەچوو کە تەرۆریستان لە مەرام و مەبەستی خۆیان بۆ تۆقاندنی دنیا سەرکەوتوو بوون. جەنابی سەرۆک بارزانی ڕۆڵێکی گرنگ و سەرەکی بینی لەبەر لە بەرپەردانەوەی ترۆریستانی داعش و تێکچکاندنی خەونی تاریک پەرستی و وێرانکاریان. جەنابیان وەک فەرماندەی هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان بەو پەڕی توانایەوە ڕاستەوخۆ بەشداری پاراستن و بەرگری لە هەرێمی کوردستان کرد. شەو نخوونی بێوچان لە بەرەی شەڕدا لەگەڵ پێشمەرگە قارەمانەکان بەسەر برد و بە خۆڕاگری و ئەزموونی پێشمەرگایەتی هەر لە 16 ساڵیەوەی تا ئەمڕۆ خستە خزمەتی بەرگری و پاراستنی ژیان و مرۆڤایەتی لە هەرێمی کوردستان و عێراق و لە سەرتاسەری جیهان. لەو قۆناغە سەختەدا جگە لە ڕۆڵی سەربازی یەکلاوە و بەرزکردنەوەی ورە و بڕوای پێشمەرگە لە بەرەکانی جەنگ جەنابی سەرۆک بە ئەزموونی نزیکەی 55 ساڵ خەبات و تێکۆشانی خۆی لە شۆڕش و لە سەرکردایەتی و ڕابەرایەتی کردنی شۆڕشدا بە حکمت و لێزانی و شارەزایی گەلی کوردستانی لە هەڕەشە و مەترسیەکی ڕاستەقینەوە بۆ کەناری ئارامی هەڕاندەوە.
ئەو ڕێوڕەسمەی ئەمڕۆژ کە زادەی پرۆسەی دیموکراسیە بەرهەمی خەبات و تێکۆشان و کۆڵنەدانی جەنابی سەرۆک بارزانی و تێکۆشەرانی گەلەکەمانە بەرهەمی خەباتیانە بەرەو دیموکراسیەکردنی هەرێمی کوردستان. دوای ڕاپەڕین ئازاری ساڵی 91 لە کۆبوونەوەیەکی جەماوەریدا لە کۆیە بۆ یەکەم جار جەنابی سەرۆک بارزانی داوای کرد کە بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان هەڵبژاردن بکرێت و گەلی کوردستان نوێنەرایەتی خۆی لە پرۆسە و دەنگدانێکی دیموکراسیدا هەڵبژێرێت. خەبات و تێکۆشان و سەرکردایەتی کردنی سەرۆک بارزانی ئیلهام بەخشی ئێمەیە بۆ هەنگاونانی درست بەرەو ئایندە. پێشمەرگە بە یارمەتی و هاوکاری هاوپەیمانانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا هاوشان لەگەڵ هێزەکانی هێزە عێراقیەکانی سوپا و حەشدی شەعبی سەرکەوتن لە ئازادکردنی ناوچە داگیرکراوەکان و ڕزگارکردنی خەڵک و چەوساوەی ژێردەستی داعش. هەمومان قوربانی گەورەماندا لە پێناو ئازادی، لە پێناو سەربەستی و مافی ژیان و نیشتیمان و گەلەکەمان. سڵاو و درود بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو لە کەسوکاری سەربەرزیان، هیوای چاکبوونەوە بۆ برینداران دەخوازین. سڵاو لە پێشمەرگە و هێزە عێراقیەکان، لە سوپا و لە حەشدی شەعبی و ئەو هێزانەی ڕۆڵی مێژووی خۆیان بینی لەو قۆناغە ناسکەی هەرێمی کوردستان و جیهاندا. بەرگری ئێمە لە عێراق بەرگری بوو لە مرۆڤایەتی، بەرگری بوو لە مافی ژیان و سەرفەرازی. وڵاتانی هاوپەیمانی دژی داعش ڕۆڵی کاریگە و بوێرانەیان بینی لە هاوکاری و سەرپەرشتی پێشمەرگە بۆ کۆتایی هێنان بە دەستهەڵاتی تەرۆریستانی داعش. سوپاسی بێپایان بۆ حکوومەت و هێزی سەربازی هاوپەیمانانی نێودەوڵەتی بە سەرۆکایەتی ئەمریکا و هەموو وڵاتانی بەشدار لە ناوچەکە و لە جیهان کە بۆنە هۆکار و گەرانتی گەڕانەوەی هیوای ژیان و ئاشتی و ئازادی لە هەرێمی کوردستان و لە تەواوی عێراق. پێشمەرگە سەلماندی کە وەک هەمیشە دەتوانێت بەرگری لە وڵات بکات. لە قۆناغی داهاتوو هەموو هەوڵێک دەدەین کە لە هەموو ڕۆیەکەوە پێشمەرگە ڕێک بخرێتەوە و بەهێز بکرێت و وەک بەشێک لە سیستەمی بەرگری عێراق ماف و شایستە دەستوریەکانی خۆی بەدەست بهێنێت. سوپاسی هاوپەیمانان دەکەین کە بۆ ئەم مەبەستە هاوکار و پشتیوانن. بەڕێزان، هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فدرالی دەستوری عێراق سەلماندوویەتی کە بەشێکی دیار و کاریگەری ناوچەکە و کۆمەڵگای نێودەوڵەتیە و ڕۆڵی بەرچاوی لە پاراستنی سەقامگیری و هاوسەنگی ئابووری و سیاسی ناوچەکە هەیە. هەموو پێشکەوتنە سیاسی و ئابووری و فەرهەنگی و کۆمەڵایەتی ناوچە و جیهانیش کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر هەرێمی کوردستان هەیە. بۆیە قۆناغی داهاتوو هاوکاری و هەماهەنگی و پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستانی لێ دەخوازێت لەگەڵ عێراق و وڵاتانی ناوچەکە و دۆستانمان لە جیهان. بۆ ئەم مەبەستە و لەسەر بنەمایەی بەرژەوەندی هاوبەش و ڕێزگرتن دەمانەوێت دەستی هاوکاری و هەماهەنگی و کاری پێکەوەی بۆ هەموو لایەک درێژ بکەین. لەسەر ئاستی جیهان و لە زۆربەی زۆری وڵاتاندا ئێمە بە قۆناغێکی ناسکی جیاوازی سیاسی و کۆمەڵایەتیدا تێدەپەڕین. کۆمەڵگەی ئێمەش وەک هەر کۆمەڵگەیەکی مرۆڤایەتی بێداخوازی سەربەستی، ئازادی، گەشەی کۆمەڵایەتی و خۆشگوزەرانی نییە. لە هەمان کاتدا وەک زۆربەی ملەتانی دیکە ئێمەش بێ ململانەی سیاسی، کۆمەڵایەتی و ئابووری و ئایدۆلۆجی نین. لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە زۆر جار لە فەرهەنگی سیاسی و نەریتی میدیاییماندا پتر لە پێویست جەخت لەسەر ململانێ و ناتەبایی و ناسازیمان دەکەین. با لەمە و دوا لە گشت ئاستێکی کۆمەڵایەتی و سیاسیدا لەگەڵ یەک کۆک و تەبا و ساز بین. پێم وان نییە ئەمە داخوازێکە لە توانا بەدەربێت. بۆ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێم وان نییە هیچ کەسێکی خەمخۆری ئەم ملەتە ئەو ئاواتە نەخوازێت کۆکبوون،
تبایی و سازانمان نالد جیاوازی و بیر و ڕاو بووچوونمان وەلاوە بنین. دەزانم ململانێ و جیاوازی هەر دەمێنێ، ئەمە شتێکی ئاساییە، بەڵام داوا دەکەم با بیرکردنەوەمان ناکۆک، ناتەبا و ناساز نەبێت. لە بڕی بیرکردنەوە لە چۆنیەتی بنکۆڵکردن و پێگەی یەکتر با بیر و هەڵس و کەوت و کردارمان پێکەوە بۆ بنیاد نەربێت بۆ گەڕان بە دوای چارەسەری هاوبەش و ئایندەیەکی هاوبەش. با نیشتیمان کۆکەرەوەی هەمومان بێت، با نوێنەرانی پێکهاتەکانی هەرێمی کوردستان بە هەموو ڕەنگ و جیاوازیانەوە بەشداری ژیانەوەی هەرێم و بەهێزکردنی بنەمای ڕەوتی بەرەو ئایندەمان بکەن. داوا و خواستی من وەک سەرۆکی چەند ساڵی داهاتووی هەرێمی کوردستان ئەوەیە پێکەوە کار بکەین بۆ بەدیهێنانی ئاواتی لە خۆمان و لە هەر یەک لە حزبەکانمان گەورەتر بۆ ئەم وڵاتە. پێکەوە ئاراستەی هاوبەش دەستنیشان بکەین، پێکەوە لەسەر ئاستی هەرێم و عێراق، پێکەوە لەگەڵ دراوسێکانمان، پێکەوە لەگەڵ دۆستە نێودەوڵەتیەکانمان، پێکەوە لەگەڵ ڕێکخراوی نێودەوڵەتیەکان بارودۆخی نوێی گونجاو لەگەڵ سەردەم کۆمەلگە و هاوبەشی هەرێم ژیان و نیشتیمانمان بپارێزین و بەرەو پێشەوە ببین. هیچ گومانم نییە کاتێک پێکەوە نەخشەڕەی نوێی هاوبەش بۆ هەرێمی کوردستان و عێراق دادەنین ڕێ هەڵە ناکەین. بۆ هەمومان ئاشکرا دەبێت بە چه ئاراستەیەک هەنگاو دەنێن و چه پێویستە بۆ گەیشتن بە ئامانجی هاوبەش کە بکرێت. دەبێت لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا پێکەوە کار بکەین بۆ دۆزینەوەی چارەسەری هاوبەش لە چوارچێوەی دەستوری فدرالی عێراقدا، ئەو دەستورەی کە گەلی عێراق چەندەها ساڵ خەونیان پێوە دەبینی تا ببێتە بنەمای عێراقێکی نوێ کە تێیدا مافەکانی هەرێم و هەموو عێراقیەکان لە چوارچێوەی حکومڕانیەکی دیموکراتی و فدرالی بپارێزرێت. دەستورێک کە چوار لەسەر پێنجی دەنگدەران لە سەرتاسەری عێراق دەنگیان پێداوە. دەستورێکی فدرالی کە جێبەجێکردنی تەواوی ماددە و بەندەکان ببێتە زامنکردنی پێکەوە ژیان، لێک تێگەیشتن، لە یەکتر پەسەندکردن و بەهێزکردنی پرۆسەی سیاسی لە عێراقدا. ئێمە ئومێدمان بە دەستور هەبوو، بەڵام بەداخەوە نەتوانرا وەکو خۆی جێبەجێ بکرێت، نەتوانرا ئەو عێراقە نوێیە بنیاد بنرێت کە هەموو گەلانی عێراق خەونیان پێوە دەبینی. ئەو عێراقە نوێیەی کە هەرێمی کوردستان لە هەوڵی بنیادنانی هەموو دامەزرانەوەکانیەتی ڕۆڵ و بەشداری کارای هەبوو بەرگری لێ کردووە. لە عێراق ئەمڕۆ هیچ بەدیلی دێکە بۆ دەستور نییە. بە ئەزمون ئەوەمان بینی کە پشتگوێ خستنی بە مەبەست و یان بێمەبەست یان جێبەجێ نەکردنی هەر بەندێکی ئەو دەستورە دەبێتە هۆی سەرهەڵدانی ناکۆکی و ناتەبایی و ناسازانی نوێ لە نێو پێکهاتە عێراقیەکاندا. دەتوانین بە لێک تێگەیشتن و کاری هاوبەش جارێکی دیکە دەستورەکەمان زیندوو بکەینەوە، ڕێزی لێ بگرین و بێ جیاوازی جێبەجێ بکەین بۆ ئەوەی تاریک پەرستانی وەک داعش دروست نەبنەوە، کارەساتی وەک شەنگال و ناوچەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان دووبارە نەبنەوە. تاکو عێراق و هەرێمی کوردستان ئارامتر و ئاوەدانتر بن و لە مەترسی شەڕ و تیرۆر بەدۆر بن کە هێشتا بە جددی هەڕەشە لە عێراق و ناوچەکە و لە جیهانیش دەکات و لێمان دەخوازێت پێکەوە هاوکار و هەماهەنگ بین بۆ ڕووبەڕووبوونەوە و نەهێشتنی. ئامادەبوانی بەڕێز، لە مێژووی دوور و نزیکماندا شەڕ بۆتە هۆی وێرانکاری، دواکەوتنی کۆمەڵایەتی و هەرەسهێنانی ئابووریمان. زۆر جار شەڕفرۆش بیر لەوە ناکاتەوە کە ئاگری شەڕ ماڵی خۆشی دەگرێتەوە. باشترین نمونە کە هەمانە و لە بیرمانە هێرشی ڕژێمی بەعز بوو بۆ سەر کوردستان، ئێران و کوێیت. لە کۆتاییدا عێراق وێران بوو، خەڵکێکی زۆری بێگوناح کوژران، ژیان و ئابووری و بار و دەرونی خەڵکی وڵاتەکە تێکچوو، بەکارهێنانی چەکی کیمیایی و بڕیاری کۆمەڵکوژی بووە سیاسەتی پەیڕەوکراوی ڕژێم. تا ئێستاش خەڵکی ئەم وڵاتە و ئەم هەرێمە و تەنانەت ناوچەکەش باجی سیاسەتی شەڕفرۆشی ئەو قۆناغە دەدەن و هێشتا دیار نییە کە کاریگەری خراپەکانی کەی کۆتایی دێن.
با برینی ڕابردوومان بە لێبوردەیی و سنگفراوانی ساڕێژ بکەین، نەک تۆڵا و پلانی نەگونجاو لەگەڵ پێکەوە ژیان. ئامادەبوانی بەڕێز کوردستانیانی خۆشەویست، با پێکەوە ڕاشکاوانە بە نیاز پاک و کردار و شیا و هەڵوێستی نیشتیمان پەروەرانە هەنگاوی بنیاتنەر بنین بۆ ڕێککەوتن لەسەر نەخشە ڕێگایەکی هاوبەش بۆ وڵات و حکومڕانی بێ جیاوازی نەتەوەیی و ئائینی و مەسهەبی و ناوچەیی. گەلی کوردستان هەمیشە ویستی مرۆڤ دۆستی و ژیان دۆستی خۆی نیشان داوە. مایەی شانازی بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستانە کە هەرگیز ڕێگەی نەداوە شەڕی ڕژێمەکانی پێشووتری عێراق کە بەسەر گەلی کوردستاندا سەپێندرا ببێتە شەڕی نێوان کورد و عەرەب. زۆر جار خەڵک باسی ئەوە دەکەن کە سەرتاسەری عێراق دەوڵەمەندە بە سامانی سروشتی، بەڵام با لەمە دووە بۆ خۆمان و بۆ هەموو دنیا لە عێراق بیسەلمێنین کە ئێمە پاراستنی ژیان و پێکەوە ژیانمان لە هەموو سەرچاوەیەکی سروشتی لا گرنگترە لە عێراقدا. لەسەر ئاستی هەرێم با پێکەوە سیاسەتی ئاشتەوایی کۆمەڵایەتی پێکەوە ژیان و گەشەی ئابووری و سازانی سیاسی دابڕێژین. گۆڕانکاری خێرای هەرێم پێویستی بەدیدی هاوبەش دوور لە ناکۆکی ناتەبایی و ناسازی دەبێت. لە کۆتاییدا هەموو بەرپرس دەبین لە سەرکەوتن و لە شکستهێنان. هەموو پێکهاتەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە پاراستنی ماف و مڵک و سەرمایەی ئابووری و کۆمەڵایەتی و مرۆڤیان هەیە. کاتێک ئێمە هەوڵ دەدەین پێکەوە ئارامی و ئاسایشی هەرێم بپارێزین، بەهێزی بکەین، کاتێک بەردەوام هەوڵ دەدەین بۆ بژانەوەی ئابووری و ڕێخستنەوەی پەیوەندیمان لەگەڵ دۆستانی دوور و نزیک و دراوسێکانمان، نابێت ئەوە لە بیر بکەین کە هەر یەک لەوانەش بە هەمان شێوەی ئێمە بەرژەوەندی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی خۆی هەیە. پتەوکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ لەسەر بنەمای لێکتێگەیشتن و ڕێزگرتن بەرژەوەندی هەمومان دەپارێزێت لە چوارچێوەی یاسای نێودەوڵەتی و داب و دەستوری دیبلۆماسی و سەروەری هەر وڵاتێک و پێکهاتە دەستوریەکاندا. بێگومان ئەرکی سەرۆکی هەرێم دەبێت ڕێخۆش بکات و زەمینە سازی بکات و لێک نزیکبوونەوەی هەرێم لەگەڵ دراوسیەکانمان بۆ گەشە پێدانی ئابووری، بازرگانی، بەهێزکردنی پەیوەندی دیبلۆماسی و دۆزینەوەی چارەسەری هاوبەش بۆ گرفت و بەرژەوەندی هاوبەش. ئەم جۆرە کارکردنانە هیچ کات نابێتە مەترسی بۆ عێراق، بەڵکو دەبێتە هۆی پتەوکردنی دۆستایەتی و پەیوەندی دراوسەیەتی لەگەڵیان. خۆشەویستان، پاراستن و گەشە پێدانی پەیوەندی هەرێم لەگەڵ دۆستان و هێزی نێودەوڵەتی کەمانەوە و سەقامگیری هەرێم و هەرێمیان مەبەستە و بە بەرژەوەندی دەزانن ئەرکی سەرشانی سەرۆکی هەرێمە. هەمومان دەزانین بێ هاوکاری و هەماهەنگی و فریاگوزاری هێزی نێودەوڵەتی داعش دەیتوانی زیانێکی گەلێک مەستر بە کوردستان و بە عێراق و بە جیهانیش بگەینێت. بێگومان هاوکاری و کۆمەکی سەربازی بۆ هۆی سەرکەوتنی بەرگری ئێمە بۆ شکستهێنان بە داعش. سوپاسی خۆگڕاگیری یەک بە یەکی خەڵکی کوردستان کە وێڕای شەڕ و کەمبوونی موچە و سستی بازاری کار و دابەزینی چالاکی ئابووری لە هەستیاری دۆخەکە تێگەیشتن و یارمەتی حکوومەتی هەرێمیاندا تاک و سەختی و نەهامەتی و نەبوونی ئەم چەند ساڵەی ڕابردوو بەسەر بەرزی تێپەڕێنن. ئەگەر ئەزمموی چەند ساڵی ڕابردوو ڕێنیشان دەرمان بێت، دەبێت لەسەر ئەوە ڕاستیە کۆک بین کە وەک هەموو کۆمەلگایەکی سەردەم دان بە جیاوازیەکانمان بێنین، جیاوازیەکانمان نابنە ڕێگر لەسەر خستنی خواست و مەبەست و بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان. سەربازی هەموو جیاوازیەکانمان شایستەی داهاتوویەکی باشترین بۆ نەوەی ئێستا و نەوەی ئایندەمان. کۆمەلگایەکی سەردەم دانان بە جیاوازیەکانمان نابێتە ڕێگر لەسەر خواست و مەبەست و بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان. سەرکەوتنی نەوەی تازە لە خوێندن و فێربوون، شارەزایی لە زانست، فەرهەنگ، تەکنۆلۆژی و ئەندازیاری، پزیشکی، کۆمەڵناسی، دەروونناسی، مێژوو، بابەتی پەیوەندی مرۆیی کۆمەڵگەی ئێمە بەرەو ئایندەیەکی گەشتر دەبات. پێکەوە ژیانمان گەشەی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی و هەموو بوارێکی دیکە پێویست بە کاری جددی و گونجاو هەیە
بۆ پاراستنی سروشت و ژینگە بە جۆرێک لەگەڵ بەرپرسایەتی ئێستا و قۆناغی داهاتوومان ژینگە وەک سەرچاوەی سەرەکی ژیان زەرەرمەند نەبێت. بە کاری هاوبەشیمان وەفادار دەبین بۆ خەباتینەوەی پێش خۆمان. بە ئەمانەتەوە وڵاتەکەمان دەدەینە دەستنەوەی داهاتوو بۆ گەیشتن بە ئامانج و کاری هاوبەشمان. وەک سەرۆکی هەرێم ئەو پەڕی توانا و ئەزمون و خواستی خۆم و پۆستەکەم بەو پەڕی جددیەتەوە بەکار دەهێنم بۆ هاوکاریکردنی بەڕێز سەرۆک وەزیرانی نوێ و کابینە و هەموو وەزیرەکانی تاکو لە بەرپرسیاری و کاری خۆیاندا تاوەکو لە بەرپرسیارەتی و کاری خۆیاندا سەرکەوتوو بن. سەرکەوتنی هەر یەک لە ئێمە سەرکەوتنی هەمومانە. جارێکی دیکە سەرجەم کوردستانیانی ئازیز دڵنیا دەکەمەوە کە سەرۆکایەتی هەرێم چەتری یەکڕیزی و کۆکەرەوەی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و پێکهاتە ئاین پێکهاتە ئەتنی و ئاینەکان دەبێت بە جیاوازی بیر و بۆچوونەکانیانەوە لە پێناو پێکەوە ژیانی ئاشتیانە و ئارامی گەلی کوردستاندا. هەرێمی کوردستان مڵکی هەموو کوردستانیانە بە هەموو جیاوازیەکانیانەوە. سەرۆکایەتی هەرێمیش سەکۆی ئیرادە و خواست و مافەکانیان دەبێت بەبێ هیچ جیاکاریەک. بۆ هەمومان دەبێت و بە یەک چاو سەیری هەمووان دەکرێت. دووپاتی دەکەمەوە کە ئارامی و ئاشتی کۆمەڵایەتی و زامنکردنی مافی تاک و کۆمەڵگە ئامانجی سەرەکیمان دەبێت بە گرتنەبەر دیالۆگ و چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال لە چوارچێوەی دەستوردا. هەروەها پاراستنی پەیوەندی دۆستانەی بەهێز لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچە و بەردەوامیدان بە بەهێزکردنی پێگە و سەنگی هەرێمی کوردستان لەسەر ئاستی هەرێم و نێودەوڵەتیدا. کاری جدی دەکەین بۆ هەموو هەوڵێک دەدەین بۆ بەدەستهێنانی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان، زامنکردنی مافی مرۆڤ و ئازادیەکان و بەها و پرەنسیبەکانی جیهانی پێشکەوتوو، دابینکردنی ماف و شایستەی هەموو چین و توێژانەکانی کۆمەڵگە، نەهێشتنی هەموو جۆرە تند و تیژیەک، پتەوکردنی پێکەوە ژیان و تەبایی و یەکتر قبولکردن لە وڵاتێکدا کە وڵاتی هەمومان دەبێت و هەموو تاکێک خۆی بەخاوەن ئەم وڵاتە بزانێت. هەمومان یەک خۆر لەسەرمان هەڵدێت و یەک ئاسمان دامان دەپۆشێ، یەک ئایندە و یەک چارە نووسمان هەیە. سوپاس بۆ سەرۆک و سەرکردەی وڵاتان و هەموو ئەوانەی لە هەرێمی کوردستان و عێراق و لە هەر شوێنێکی جیهانەوە بێت بە نامە و بروسکە و پەیوەندی ڕاستەوخۆ پیرۆزباییان لێکردین. دووبارە سوپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان. هیوای سەرکەوتن و ڕۆژێکی خۆشتان بۆ دەخوازم و زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان. زۆر